سڵاوتان لێبێ خۆشەویستان، من سروود خورشید لە کەناڵی ئاچێ زانکۆوە لە خزمەتتانێ بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین لە ساڵی خوێندنی 2022-23 کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆ لاین پارالێل ئێواران چۆن بووە. خۆشەویستان لە درێژەی ڤیدیۆکانمان لە زانکۆی ڕاپەڕین کۆتا ڤیدیۆ بۆ ئەوەی خۆشەویست حازرەکەین کە ئەوێش بریتیە لە کۆلێژی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵەکان. با بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لەو کۆلێژە چەندە و لە چه ئاستێکایە و پارێزگا و گشتەکەی چۆنە. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵەکان لە زانکۆی ڕاپەڕین بریتیە لە سامانی ئاژەڵ کە 59,863 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 63.098. پارالێلی پارێزگا 54.2 و گشتێکەی 58.799. بەشی باخداری 59.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 61.4. پارالێلی پارێزگا 54.141 و گشتێکەی 58.667. خۆشەویستانم، ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵەکان لە زانکۆی ڕاپەڕین بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێت و سوودی لێ ببینن. یەک ڕوونکردنەوەی بچووکیش کە ئەوەیە کەمترین کۆنمرەکان 59مان هەیە، 58مان هەیە یاخۆت 54 و 55مان هەیە کە بەپێی ڕێنمایەکان ئەم کۆنمرانە نابێت لە 60 کەمتر بێت، بەڵام وا پێویستە ئێمە پێش ئەوەی کردێت حساب بکرێت لە 60 بەسەرەوەمان هەبێت تاوەکو بتوانین پێشکەش بکەین بۆ ئەم کۆلێژ و ئەم بەشانە. بە هیوای ئەوەی سوودمان گەیان دەبێت، هیوادارین سەرکەوتوو بن. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و لە ئینستاگرامیش بە هەمان ناوناونیشان لەگەڵمان بن.